سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویست لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی بەشدارانی شۆڕشی ژینە دەدوێن. ئەم جاریان میوانی بەرنمەکەمان کاک ئەردەڵان مامە لە بریندارانی شۆڕشی ژینە و هەروەها لە بنەماڵەی بریندارانی شۆڕشی ژینە. باپڕین لای کاک ئەردەڵان و کاک ئەردەڵان بەرنمەکەمان دەست بکەین. کاک ئەردەڵان ئەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. پێم باشتر سەرەتا خۆتان بە بینەرانی ئێمە بناسێنن. سڵاو ڕێز ئەو کاتەوە هەموو کاتێکتان باش. من ئەردەڵانی مامە کوڕی عوسمانی مامە کە یەکێ لە قوربانیانی ناپەدید سازی قەهری و شەهێنی عەبدولقادری یەکێ لە بریندارانی شۆڕشی ژینام. سپاس بۆ ئامادەبوونت. کاک ئەردەڵان، ئێوە خۆتان لە بریندارانی شۆڕشی ژینان و هەروەها دایکی عەزیزیشتان برینداری شۆڕشی ژینایەوە، ئێستا باوکیشتان بێسەر و شوێن کراوە لەلایەن کۆماری ئیسلامیەوە. پێم باشە ڕووداوەکەی ئەو شەوەمان بۆ بگەڕنەوە کە لە میدیاکانجا باستان کردووە. ئێمە شەوی 6 مێهر لە ماڵێ دەڕۆشتین بۆ ماڵی باپیرم، هەروەکو باسیشم کردو، لە نێو ماشێنی خۆماندا بووین لە منتەقەی عەبوزەڕ لای فەلەکەی مادەر، کە لەو منتەقەیەدا ترافیک بوو و ماشێنەکان بە تەواوی ڕاوەستا بوون. ئەو سەردەمە بوو کە ماشێنەکان سیگناڵیان لێدەدا، یعنی سەرەتای شۆڕشەکە بۆ دەم بۆەوەی کە بە دەنگەدەنگ مشکی هێزەکان تێک بدەن. بۆیش لەوێدا کە ترافیکەکە بوو دەنگەدەنگێکی زۆر و سیگناڵ لەدانێک بوو. چەند ماشێنە لە پێش ئێمەوە لەگەڵ نیرۆکە نازانم دەمەقاڵیان بوو یاچی، لەوێوە نیرۆکە دەستی کرد بە تەقا، نیروی سوپای پاسداران بوو، سەرچاویاندا پێچا بوو، بەڵام لباسەکانیان هەر هی سوپا بوو. دوای ئەوە بە گلولەی نوعی شاتگانی پێدەڵەن پێم وابێ دەستیان کرد بە تەقە لە ماشێنەکان، کە گەشتە ماشێنەکەی ئێمە بێ ئەوەی کە ئیست بدەن یا بڵند ڕایگرەیان بەرەو چوە دەچن، تەقیان لە ماشێنەکە کرد و بەداخەوە 6 گول لەبەر ماشێنەکە کەوت کە یەکیان بە پڕی لە سەری دایکم درا. دایکم لەوێ بریندار بوو، جۆچکەی ڕاستی لێبووەوە و نزیک 300 ساسمە چوە نێو سەریەوە. لە تەقەکانی کەشدا بڕێکی ساسمە بەر من و باوکم کەوت، کە دواتر توانیمان لە ترافیکەکە ڕزگارمان بێ و ڕۆشتینەوە ماڵێ، یعنی ڕۆشتین بەرەو خەستەخانەی شاری بۆکان. لەوێ دایکممان برد، بەڵام لەوێ بەهۆی ئەوەی کە هەڕەشە لە کادری دەرمان کرابوو لەو سەردەمەدا، نیان هێشتا هیچ کارێک بۆ دایکم بکرێ. لەوێ تەنیا باسپۆرسێک هات لی پرسینەوە کە بۆ بریندار بوو لە چۆ بریندار بوو، کە ئێمە شوێنەکەمان پێکوت و لەوێشتی حتمما ئێشتباش شدە. هەر بە وشێژ ئێمەیان دەست بەسەر کرد و ئێمە ڕۆشتینەوە ماڵێ. لە بۆکان هیچ خەدەماتێکمان بۆ نەکردرا، کە توانیمان ڕۆژی دواترەکەی دایکم برین بۆ خەستەخانەی شاری سەقز، کە لەوێ دکتورێک بۆ خۆی با بڵین بۆ خۆی بوو بە بەرپرس وکتی هەر شتێک بێ بۆ خۆم ئایدی ئەو کارە دەبم و هەر بوونە کێشەیەک یا مشکلێک پێش بێ لە ئەستۆی خۆم بێ. لەوێ توانیمان 2 ڕۆژ دایکم بەستەری بکەین، کە لەو دەمەدا کە بەستەری بوو ئێمە لە بۆکان سەرخۆشیمان بوو، دایکی باوکم فەوتی کرد بوو کە بەرگەی فوتمان پێ بوو، کە هەر بارێک باسپۆرسەکان داهاتن لیان دەپرسین بۆچی لێرن بۆچی بریندار بوو، کە ئێمە بەرگە فوتەکەمان پێ نیشان دەدان. ئەوانیش چاویان لێ دەکرد و دەڕۆشتن هەموو جارێک هەر نیو سەعاتێک جارێک داهاتنەوە لیان دەپرسینەوە بۆ بریندار بۆ، چۆن بریندار بۆ، لە چۆ بریندار بۆ. کە دوای ئەوەی توانیمان فقط جۆچکەی دایکم پەیوەندکەینەوە بەهۆی نەبوونی کەرەستەی پێویستی پزیشکی لە بیمارستان، نایانتوانی هیچ ساتمەیەک دەربێنەوە لە سەری دایکم بەداخەوە. بۆیە ئێمەش تەنیا توانیمان جۆچکەی بۆ پەیوەندکەینەوە و بیبینەوە ماڵێ. چەند ڕۆژێک کە لە ماڵێ بوو لەلایەن ئیتلاعاتی سوپای شاری سەقزەوە تەلەفۆنمان بۆ کرا کە بچینە ئەوێ و هەڕەشیان لێ کردین ئەگەر نەچین بۆ خۆیان دێندەمان بن. بۆیە ئێمە چوینە ئەوێ، لەوێش هەڕەشەمان لێکرا کە هەر عەکسێک هەر تەسویرێک هەر مصاحبەیەکی تلوێزیێنی ببێ، دوایە یەخەی خۆمان دەگرێتەوە و کێشەمان بۆ ساز دەکەن. یعنی مەبەستانەوەی لە ژێر گوشارەکانی ئیتلاعاتدا ئێوە ئەم چەند ساڵە سکوتتان کردووە
لە بەرامبەر ئەو هەڕەشانە و بەتایبەتەوەی کە دایکیشتان بریندار بووە. ئێوە خۆشتان بریندار بوون، ئایا هەر لەو ڕووداوەدا بریندار بوون کاگەردەڵان؟ بەڵێ من هەر لەو ڕووداوەدا بوو کە نزیک 20 ساتمەیەک لەسرم درا، بەڵام زۆر شتێکی ئەوها نەبوو، چون برینی دایکم یەکجار قوڵ بوو، بۆیەش من زۆر وەشۆی نەکەوتم. ئەو بێدەنگیش سەبارەت بۆ شتە بوو کە 50 شەو دوای ئەو مەسئلەیە باوکم دەست بەسەر کرا بەداخەوە لەلایەن ئیتلاعاتی جمهوری ئیسلامیەوە، بۆیە ئێمە نەمانتوانی کە خەبەری دایکم ڕەسانەی بکەینەوە، بەهۆی ئەوەی کە نەدەکرا کە هەم دایکم بگیرێ هەم باوکم بگیرێ. لەم نێوانەدا وەزعیەتی ئێمە زۆر جالب نەبوو، سەبارەت بۆ شتە ئێمە خەبەری دایکممان زۆر بڵاو نەکردەوە. بەڵێ کاگەردەڵان چەندێکە کە لە باوکت هیچ خەبەرێک نییە، یعنی هیچ چاوپێکەوتنێکتان نەبووە تا ئێستا کە باوکت گیراوە لە زیندان؟ ماوەی 2 ساڵ و نیوە کە باوکم دەست بەسەر کراوە، ئێمە لەو 2 ساڵ و نیوەدا هیچ جۆرە هەواڵێکمان بەدەست نەگەیوە. لە سەرەتاکاندا کە چوین بۆ تەواوی دەستگا و دادەکانی ئێران وەکو ئاگاهی سپا، ئیتلاعاتی سپا، ئیتلاعاتی مرکزی، دواتریش سەردانی دادگا، بیمارستان و ئەو جۆرە شوێنانەمان کرد لە ڕۆژهای ئەوەڵدا کە هیچمان وە دەست نەکەوت. دواتریش وا بوو کە پێیان کوتین لە تەریقی ئەو کەسانی کە دەست بەسەر کرابوون، هەر ئەوان کوتیان کە ئێوە شکایەتێکی مەفقودی بکەن بۆەوەی کە بێسەر و شوێنی نەکەن. بۆیە ئێمە شکایەتی مەفقودیمان کرد و وردە وە شوێنی کەوتین کە سەردانی بنکەکانمان دەکرد یا دەچوینە دادگا، دەیان کوت ئێمە نامەی خۆمانمان ناردۆ بۆ ئیتلاعات و سپا، ئەوان دەبێت جوابی ئێمە بدەنەوە، دەنابوو خۆتان چەند نامەکەمان بۆ وەرگرنەوە کە ئێمە دەچوینەوە ئیتلاعات و دەچوینەوە سپا، لێ بە ئێمەیان ڕادەگەیان کە ئێمە جوابی خۆمان داوەتەوە بە دادگا، بەڵام هیچ جوابێک نەدەدراوە لە هیچ لایەکەوە، کەوا بوو ئێمە چوینە ڕزایەش بۆ کارە، نەک یەکجار و دووجار، زیاتر لە 20 جار ئێمە سەردانی ڕزایشمان کردو لەو ماوەیەدا، چوینە بەیتی ڕەهبەری، بەڵام تا ئێستا هیچ هەواڵێکیان بێمە ڕانەگەیاندووە. لە سەراتاکاندا دەیان کوت ئێمە لە تەریقی وەزارەتی خارجەوە پەیگیری ئەو مەوزوعە دەبین، دایانەویست بە جۆرێک باوکم بخەنە پاڵ حیزبەکانەوە کە نەیانتوانی. ویستیان سناریۆ سازی بۆ باوکت بکەن مەبەستانەوەی؟ بەڵێ دایانەویست سناریۆ سازی بکەن و بە جۆرێک بتوانن بە حیزبێکەوەی بنێن، بەڵام هەر نەیانتوانی، چون باوکم کاریگەرێکی عادی بوو، کاریگەرێکی ڕۆژمزد بوو، بۆیەش ئەوان هیچیان بۆ جێبەجێ نەبوو. دواتر وای لێ هات کە دوای ئەوەی کە زۆرمان سەردان کرد، دوای ماوەی 2 ساڵ و 3 مانگ و ئەوانە، تازە دەیان کوت کە بەڵێ بەدەست ئیتلاعاتی مرکزیەوەیە. یانە تا ئێستا هیچ پەیوەندیەکتان نەبووە لەگەڵ باوکتە دوایم 2 ساڵ و نیوە؟ نەخێر، هیچ پەیوەندیەکمان لەگەڵی نەبووە، تەنانەت یەک تەلەفۆنیش. بەڵێ کاگەردەڵان هەر ئەو ڕۆژەی کە چوونە سەقز باوکت لەگەڵ ئێوە بوو دەست بەسەریان کرد یا دواتر دەست بەسەر کرا؟ نەخێر، 50 شەو دوای ئەوەی کە دایکم بریندار بوو باوکم دەست بەسەر کرا. باشە خۆیان ڕاستەوخۆ هیچ بەڵگەیەکیان نەداوە بە ئێوە کە ئێوەش لەگەڵ یابوون؟ ئایا ئێوەش لەگەڵ یابوونەوە ڕۆژەکە دەست بەسەر کرا کە هۆکاری ئاسڵی چیەتی، یانێ لەوەی کە بانگشتی ئێوەیان کرد نەیانوە بۆ بانگشتانمان کردووە؟ ئەو شەوە باوکم لە ماڵی مامم بوو، تەلەفۆنی بۆ کردم حولی سەعاتی 12:30 شەوێ بوو، تەلەفۆنی کرد کوتی ئەوە دێمەوە بەرەو ماڵێ کە قسەمان دەکرد. دوای چەند چرکە تەلەفۆنەکەی باوکم لە دەزڕست خارج بوو لە منتەقەی عەلیاباتی بۆکان کە وەسەتی نێو شارە. دواتر کە ئێمە هیچ زانیاریەکمانوە دەست نەکەوت لە ئیتلاعات و ئەوە، من هەوڵمدا لەگەڵ مێدیاکان قسە بکەم کە هەواڵی باوکم بڵاو بکەمەوە، کە چەند جارێک توانین بڵاوی بکەمەوە، بەڵام تەنیا ئیدارەیە کە منی بانکێش دەکرد لەو نێوانەدا ئیدارەی ئیتلاعاتی مرکزی شاری بۆکان بوو، چون ئەو کارە بەدەستی خۆیان سوڕەتی گرت بوو، هەر ئەوان منیان بانکێش دەکردەوە. سەراتاکان فقط دەیان کوت کە چێ ئەو کارێک کردو، چێ ڕسانەی کردو، دەبێت بۆمان ببینیەوە. وای لێ هات دوای چەند جارێک کە من هەر هەوڵمدا و ڕسانەیم کردەوە، ئەو جار بوو بە هەڕەشە و لێدان. دوای لێدانەکەش هەڕەشەی ئەوم لێکرا کە ئەگەر بێت و زیاتر لە سەری بدوێ و زیاتر لەگەڵ سوۆسیال مێدیا و ڕسانەکان قسە بکەی، تۆش وەکو باوکت بێسەر و شۆن دەکەین
هیچ کارێکی بۆ ئێمە ئەو شتە. بەڵێ کاگەر دەڵان ئێوە وەکو بنەماڵەی کەسێک کە ئێستا 2 ساڵ و نیم زیاتریشە دەست بەسەر کراوە باوتان هیچ خەبەرێکتان لێ نیە هەتا تەلەفۆنێکیش نەکراوە قسەتان بۆ کەسانە چییە کە وەکو ئێوە لەو بارودۆخە ڕاوەستاونیسە بنەماڵەهایەک هەن کە کەسەکانیان دەست بەسەر کراون لەلایەن کۆماری ئیسلامیەوە گوشار لەسەریانە قسەتان چییە ڕوو بە و خەڵکە کە پێتان وایە دەتوانێت کاریگەری بێ لەسەر کەیسی کەسەکەیان کە لە زیندانە؟ بە بڕوای من هیچ کەسێ نابێ بێدەنگ بێ سەبارەت بەو مۆزوعانە تا ئەو جێگایی کە دەتوانن دەبێ ڕەسانەی بکەن ئەوەی کە هەواڵی دایکممان تا ئێستا بڵاو نەکردبووەوە زیاتر سەبارەت بەو شتە بوو کە ئێمە لە ئەوڵەوە هەڕەشەمان لێکرا و ڕسم و وێنەی دایکم بڵاو نەبووەوە بەڵام باوکم بە جۆری ئەوەی کە من لیان دەپرسیمەوە هەموو کات دایانکود چێ ڕسانەی کردووە من بەو جۆرە دەمتوانی کە بڵم خەڵکانێکی زۆر دەیناسن و هەموو ئاگادارن بۆیەش شاید هەواڵێک یا دۆستێکی خۆی بێکە ئەو خەبەرانە بڵاو کاتەوە دواتر کە بۆ خۆیان زانیان ئەوزا هەڕەشەکانیان زیاد بوو بەڵام بە بڕوای من نابێ بترسن ئەو کارە هەڵەیە و سوۆسیال مێدیا زۆری تەئسیر هەیە لەسەر ئەوەی کە ورەی ئەو ڕژیمە بڕوخێنێ بۆیش بە بڕوای من نابێت کەس بێدەنگ بێ لە بەرامبەر ئەو جەنایەتەی ڕژیمدا. مەبەستانەوەیە ئەگەر ئەم هەواڵانە ڕستانەی نەکرێتەوە کۆماری ئیسلامی دەتوانێت زۆر بە ئاسانی و کەسانەی کە لە زینداندان بێسەر و شوێن کاتوە زۆر بەڕاحەتیش دەژێت کەوە نەخۆش بۆ یام شتێکی بەسەر هاتووە لە زینداندا. بەڵێ زۆر بە ئاسانی دەتوانن بێسەر و شوێنیانکەن هیچ کارێکی نییە بۆوان هەرە و زۆرەی کە تەلەفۆن دەکەن و بانکێشتی بنکەکان دەکرێن خەڵک هەر ئاوا دەتوانن کە زۆر کەس بێسەر و شۆنکەن و هیچ جوابێکیش نەدەنەوە بۆیە بە بڕوای من ڕسانەیکردن زۆر دەتوانێت تەئسیری لەسەر ئەو شتە ببێ خەڵکانێکی زۆرتر دەیبینن خەڵکانێکی زیاتر حەولی بۆ دەدەن بێدەنگی باش نییە بە بڕوای من. بەڵێ کاگەر دەڵان ئێوە وەکو بنەماڵەی بریندارانی شۆڕش ڕووی ژینا و هەروەها وەکو کەسێک کە ئێستا باوکتان زیاتر لە 2 ساڵە نەبینیوە چه داواکاریەکتان هەیە لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بۆەوەی کە دەنگی باوکتان دەنگی خۆتان دەنگی دایکی ئازیزتان بێت؟ تەنیا داواکاری من لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەوەیە کە دەنگی باوکم بن بۆ دیتنەوەی باوکم دەنگی من بن بۆی بتوانم کە بە دنیا بسەلمێنم کە ڕژیمی جمهوری ئیسلامی بەڕاستی جەنایەت دەکات دژ بە خەڵکەکەی دەنگی دایکم بن کە بتوانم چارەسەری بکەم چۆن بارودۆخی دایکم هیچ باش نییە سەرێشەیەکی یەکجار زۆری لەگەڵا بە گۆڕینی وەرزەکان دایکم سەری عفونەت دەکا بۆیە بەڕاستی من داواکاری مۆیە کە دەنگی ئێمە بن بەهانای ئێمەوە بێن کە بتوانین دەنگی باوکم بین. بەڵێ بە هیوای زوو چاکبوونەوە دایکی ئازیست و هەروەها دووبارە دیداری دووبارەی باوکی ئازیستان. کاگەر دەڵام من پرسیارەکانم تەواو بوو ئەگەر خۆتان پەیامێکتان هەیە لە کۆتاییدا. زۆر سپاس دەست و چاوی ئێوە خۆش بێ بە بڕوای من دەبێ ئێمە تێبکۆشین کە بتوانین دەنگی بنەماڵەی برینداران بین دەنگی ئەو کەسانە بین کە دەست بەسەر کراون دەنگی زندانیە سیاسیەکان بین بۆیەش بێدەنگی هیچ باش نییە داواکاریم لە خەڵگەوەیە کە بێدەنگ نەبن سەبارەت بۆ بارودۆخە. بەڵێ کاگەر دەڵان زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ئەمڕۆی بەشدارانی شۆڕشی ژینە. زۆر سپاس. زۆر سپاس. بینەرانی عزیز زۆر سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی بینەر و بیسەریان بەرنامەیە بوون هەتا دیدارێکی تر و چاوپێکەوتنێکی تر لەگەڵ بریندارێکی شۆڕشی ژینە هەر شاد بشین. ژیان و ئازادیت کردا هاواری یەکگرت و بووی باورە
ورچە خوێناو یەکەی بەربەت بوو بە ئاڵای هاواری سوود باڵات بوو باڵێنی شەندەر شکاندی شەقڵی چی سنوور تۆ ژنژیان و ئازادیت کردە هاواری یەکگرتوو بووی بە ورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرتوو تۆ ژنژیان و ئازادیت کردە هاواری یەکگرتوو بووی بە ورە و گیانی تازەی مرۆڤ دۆستی پەراگرتوو